مرحبا خوندوان زانگادجی فراتی وەکی زانن وانەیە بەرێدا مەژوەرە پێکاریکێ کرد ئەو پێکاریک و لەسەر وەبستەکی هەبوو ئەو ناوێ وێ وەبستێژی کۆدلیتی بوو مەچما وێ ناکرد مەخواست و مژوەرە شانی بکەن شرکەتان یانجی کەمپەنیایان پێشنووسەران یانجی پرۆگرامرز چاوە دەگرن چاوە وانا دخن ئیش پێشی وانا تەستکن و هەگەرون گاربن وێ تەستێ دەرباس بکەن و ئەو تەست لەسەر مژارە پێشنووسینێ دەیە دەبێ وێ تەستێ دەرباس بکەن و بکەون ئیش ئەزێ پێشنووسێ کومە دهۆ یانجی بەرێ مە نویساندیە ئەزێ لەڤەردا شانی بکەم ئەزێ وێ پێشنووسێ بینم بیراوە ینی کێشەیە بینم بیراوە لەڤەردا ڕێزگەهەیە ژمارەیەن 1 و 0 هەیە پرس ئەو کو هەن ڕێزیدە خودێ نۆڵن هون دەبینن پرس ئەو بووکو وان ڕێزیدەیەن خودێ نۆڵ ئێ هەری درێژ کیژانە تەسبیت بکە پرس ئەو بوو ڕێزیدەیەن خودێ نۆڵ ئێ هەری درێژ کیژانە ناوبەرا یەکاندا دوێ ناوبەرا یەکان دەبێت مەسەلا ناوبەرا یەکاندا ئێک و خودێ ڕێزیدەیە و ئەو ڕێزیدێژی خودێ نۆڵە ئەڤە و ئەو ڕێزیدێ خودێ 4 نۆڵە لەڤەردەژی ڕێزیدەکی ڕێزیدەیە نۆڵ هەیە ئەوژی ڕێزیدەیە 1 نۆڵە لەڤەردە دیسا د 1 هەیە و ناوبەراوان دەتشکێنینە ڕێزیدەکی هەیە لێ ڕێزیدە ڤالایە و لەڤەردەژی ڕێزیدەکی نینە پرس ئەو بکو vê ڕێزیدەیەک و خودیێ ژمارە نۆڵە و ئەو هەری زێدەیە تەسبیت بکە پرس ئەو بوو نەها ئەزێ وێنا کۆپی بکەم ئەزێ هەمان پرسێ کێشەی دیسا بهەلێنم دیسا پێشنووسکی بنفسێنم لێ vê ناقلیونیە ببینین کە ئەزێ چقا هێسان دکەم ئەس ئەو قاس کۆد پێشنووس نانیوسێنم بەلێ hûn dibînin ew hînkî dirêj e û hînkî wextê mestan lê vê neqlê ez bawerim 5 deqe 6 deqe wê bistênî ez ê wîna bixim vir rêzgeh û dibêjê divê em pêşî rêzgirên yekê tespît bikin niha em ê tespît bikin for rêzgir danik in enumerate rêzgeh em print bikin rêzgir danik hûn dibînin ku em rêzgirên vê rêzgehê şanî dike danik jî danikên ya jmarên a ku nava rêzgehê de şanî dike ew enumerate rêzgehê wisa dike ku ew rêzgeh xwediyê bibe xwediyê rêzgir û danikan bi hev re wekî wedîr kim ew ê na destxist niha em dixwazin ki heger danik xwediyê yek bê rêzgirê deverkî de weşêre rêzgeha yekan rêzgirên yekan em ê wilo bikin em ê rêzgirên yekan bihewînin niha rêzgir û print rêzgirên yekan gelo ev destê me de ye divê 0 5 6 û 9 bikeve destê me ka em mêzînin 0 5 6 8 û 9 belê rast e niha me wana destxist gava dîya min çi bû divê kêmde bikin di jmaran ku ew jmar ê peyhev bin li vir de 5 û 0 6 û 5 8 û 6 û 9 û 8 niha eskî ez ê tişkî ji we re şanî bikin ew ê hinkî cuda ye lê ser înternetê meyze bikin vê neqlê kêmahiyên peyhev em ê wîna hal bikin ser vê rêzgirî de em ê pêşî wana bikin dişik em ê wilo bikin em bêjin ku rêzgirên yekan xwediyê k ye û ew jî kê serde yek e û
أمي وسا بكن for k in range لن بلي دبي ابنها بكبيد استيما كام بينا برينت بكن list index out of range دبي ام يكلي كيم بن وديتكو امي بينج نولي درخن شش ايجي بينجي درخن هشت ششي درخن ونه هشتي درخن اوجي باشا نها مي وينا بكن for و او هر دانك رزقها كيا او رزقه شي خديه دج مارانا اگر وسابي امي وسابكن او اي بيشيا او جي اي داويا اي بيش و اي باش اي بيش اي باش in امي وسابكن print برام بيشي اي بيش و اي باش pardon بنفسينن ليسا ولدي بو ودید که ای پیش و ای پاش ما نویساند نه هم دخوازم وانا ای پاش کیم ده ای پیش بکن موجی کر یک لی کیم بکن موی ناجی کر چار نول یکو نول نه هم دخوازن ای مزم ببینن هم بینا بار بکن او چیه دوراهیه yani درێژاهی و ئەوژی دەبێ درێژاهی ئەم پێژن درێژاهی مە درێژاهی دەستخست و دیر کە دەستێ مەرێن هەم دخوازن درێژاهیە هەری مەزم دەست بخەن ئێ مەزم کێمدە یەکە یانجی پێ نێرنگێ یەکە ئەگەر ئەو درێژاهی مەسترێ ئێ مەزم بێ ئێ بەرێ دەبێ ئێ مەزن نها درێژاهیە نها بێ ئەمێ پرینت ئێ مەزن بکەن وایە مە دەستخست چار نها ما وێنا خلاص کرد دەف ئەمێ وێنا بکن باینەری کاپ ئەرەیکی و ئەوژی ڕێزگەهەکیە ڕێزگە و ئەمێ وێنا وسا بکەن و وێناژی ریترن ئێ مەزن بکەن دوورەژی ئەمێ وێ باینەریگە پێ سەر وێ ڕێزگەهی بدەن شوڵاندن و ئەوەی ژمەرە ژمارکی بێژێ چار بەێ خلاص بوو و دیرکەم تشتا کارم بە دو شەکلی بکەن یەک بە شەکلێ کو خودی ڕێیەکی مەزنە ئێریژی شەکلێک و خودی ڕێیەکی کنە مە دەمەکی کندا وێ کێشەی پرسێ حال کرد لێ ئەو هەنکی ji bo ku vêna hal bikin divê hinkî pispor bin bi salan yan jî mehan demê xwe derbas bikin ku hûn vê tiştî hemen hal bikin heger wilo nebê hûnê wisa yek bi yek hemka binivsên û ev jî dem distênî divê heger hûn bixwazin va testên kampanyayan şirketan derbas bikin divê hûn gelek pêkarî bikin exercise bikin da ku hûn bigihin vê encamê vê radeyî ku hûn bihêsanî qodan binivsînin wekî min kir li vî wanî de belê niha em gihan dawiya waneyê xwe heta waneyekî din xwe baş merin gelek spas